لە دوای مردن دەبن بەدار چ هەستێکە هەیە ئەگەر لە پاش مردن ببی بەدار ڕەنگە قسەکەی پێلوقمان بەڕاست بگەڕێ کە دەڵێت مرۆڤ لە دارەوە هاتووە بڵێ وا بێت لەگەڵمان بن. تا ئێستا ئەوەی دەمرێت دەچێتە گۆڕێکی هاوشێوەی ئەم گۆڕەوە بەڵام لە داهاتوویەکی نزیکدا ڕەنگە ئەمە شێوەکەی بێ. دوو ئەندازیاری ئیتالی دیزاینێکی نوێیان بۆ مردووان داهێناوە بۆ دفنکردنیان لە داهاتوودا کە لە شێوەی هێلکەدایە مردووەکە دەخەنە ناوی و دارێکی لەسەر دەڕوێنن پێیان وایە شیبوونەوەی مرۆڤەکە دەبێتە خۆراکێکی باش بۆ دارەکە. بیرۆکەکەیان لەوەوە بۆ هاتووە کە مرۆڤ لە پاش مردنی دەتوانێت لە شێوەی دارێکدا ژیانێکی نوێ بژی هەرچەندە ڕەنگە لایەنگرانی ئەم بیرۆکەیە زۆر نەبن بەڵام ئەم بیرۆکەیە سوودێکی ژینگەی باشی هەیە. ئەی بۆچوونی تۆ چییە لەسەر جێبەجێکردنی ئەم بیرۆکەیە؟ حەز دەکەی لە کوردستان ئەمە جێبەجێ بکرێت؟